سلامت باشی باشی سلامت دیاری تو باشی نای بەڕێزە عماد کاک عیماد بەچێ سەرقاڵی والله بە کاسبی دێ لە شستاخ بێ چلی کوردی لەبەر کردووە و هاتی بۆ فامیلی مۆڵ و أنا ولا قلت ما سدان شفاني ملك بزام كوا بەخێر بێ بۆچی هاتی بۆ فامیلی مۆڵ بۆ پیاسا بۆ ناخواردن بۆ شتکڕین لا قلت بياسة شكمو بتماش مكرني جبو بێ باشە بەخێر بێ سەرچاو داشکانی زۆر باشیان کردووە دوکانەکان باش. بازاڕی بکە دەبی یعنی سودمەند دەبیت بالضبط ويا نرخەکان زۆر هاتوونەتە خوارێ ساو زیادە لە بابەتی پێڵاوشتی والا 150 داشکان نەکردبوو نەها زۆر چاکە پرسیارێک لێ دەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە بەڵێ یاریزانی لە جوانی و ئەکتەرێکی ناودار بوو لە ساڵی 1970 هەتا 1990 کێ بوو ئەو کەسە؟ هەڵە بژارین تی دەیە ناوێکم پێ بڵێ ئەگەر غەڵەت بوو دەڵم بیگۆڕە باشە هاوکاری تەکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات والله لە بابەت لە ژانی باشە هەڵبژاردن تێمێ ئارنۆڵد ڤاندام ڕامبۆ بارامۆبی تۆ دەڵێ ڕامبۆ؟ نابی گۆڕە؟ دەی ماڵە یان ڕاستیان غەڵەت هەرەوەندێ هەرەوەنێ وانە؟ بالضبط یان باشە یان خراپە یان ڕاستە یان چەپە وایە؟ هەرەوەندێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکم پێ بن بۆ کاکەیە فەرموو ئەو خەڵاتیمێ بۆ بەڕێزە شتێکی خۆشمان پێشکەشکە کاکە والله چارەسەری خەڵاتەکە ئەگەر ئەوتان پێشکەشکەم فەرموو وتە چ پیرەمێردی هەیە فەرموو ئەوش دەبەرنی هانام بایلەکەیە وەڵا فەرموو وتە چ پیرەمێردی شاعیر هەیە دەڵێ کە من هەڵم کرد مەیکە بە شایی تۆش هەڵاکەیت ئێستا نادوایی ئامۆژگاریم کە بڵێ ڕاست وایە بیرت بێ ڕۆژان ڕۆژی لە دوایە دەستە خۆش بێ زۆر سپاس سلامت ئەچیت ئەو قسەیە زۆر زۆر جوانە ئەو پەندە زۆر زۆر جوانە قسەکانی وتەکانی پیرەمێردی هەم ڕاست بەڵێ وایە بۆ ئەم ڕۆژگاری ئێستا دەبێت زۆر زۆر کار بە و وتانە بکرێ کە من خەڵەتێکم کرد مەیکە بە شایی نەسیحەت ئەوە هەر لەسەوی خۆت تازە دەست خۆش بێ زۆر سپاس خۆشحاڵ بووی دەستخۆشی لە بەرنامەکەشتان دەکەم سپاس دەکەم بەرنامەکەمانە بەدڵە ئارێ وەڵام من لە فەیسبوک زۆر متابعەتان دەکەم زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووی بناوی مایکە سوورەکەونی بەڵێ بەرنامەی مایکە سوورەکە هیوادارش منەکە بەشدارمەوە بۆ قسمەت خوا بەزیابێت کە بۆ قسمەت زۆر خۆشحاڵ بووین ئێمەش تۆمان بینی لە نزیکەوە کاکەگیان کاتێکی خۆش و خوا لەگەڵ زۆر سپاس بۆ بەشداریت خواحافیزی بێ خوا لەگەڵ